چارەنووسی یاسای نەوت و غاز چی لێ هات؟ ئایا جێگرە کوردەکەی سەرۆکی پەرلەمان ڕازی بوو کە بەیاننامەیەک دژی پێشمەرگە لە پەرلەماندا بخوێنرێتەوە؟ ئایا بەڕاستی عێراق یەک پارچەیە؟ ناوی بنین هەژمونی خاترگرتنی سونە؟ حەیدەر عەبادی چی بە ئارامی شێخ محەممەد وت؟ ئەو باسی ئەوەیە کە ئایا ڕاستە لە دروستکردنی یەک هۆڵی پەرلەمانی عێراقدا 3 ملیار و 900 ملیۆن دینار دیار نییە؟ بەس تەنها نێزیکی کۆبوونەوە کە 4 مەتر 5 مەتر بێ بە دوو دەفتەر و 9 وەرەق. ئایا پەرلەمانتارانی کورد ئاگاداری وردەکاری ڕێکەوتنەکانی نێوان بەغدا و هەولێرن؟ ئەوەمان بەدەنگی بەرز بە حکوومەتی هەرێمی کوردستان بوو.